بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنمەیەکی تر بەرەو ئایندەیەکی گەشتر پێتان شاتە بینەوە ئەم جارە لەگەڵ میوانێکی تایبەت کە چالاک سعید کاندیدی ژمارە 16 لە لیستی ببورە ژمارە 26 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم بەرنامەیە لەگەڵماندا بێت میوانمان دەبێت و قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتی کاک چالاک سعید چی پێ بۆی کە هیوایەک ببەخشێ بە خەڵک کە بەشدار بن لە هەڵبژارنەکاندا و لە 4 ساڵی داهاتوو چۆن کار دەکەن بۆی کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەرەو ئایندەیەکی گەشتر ببن. زۆر سپاس کاک چالاک کەم دەرفەتت بە ئێمە بەخشیوە. پرسیار یەکەم لێەوە دەست پێەکەم ئەگەر خۆت بناسیێنی کاک چالاک سعید کێیە و چی پێیە بۆ خەڵکی و پەیامە چی هەیە سەرەتا پێش هەڵبژاردن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. من چالاک سعید خياط مشهور لكفري لناو كاري إسلامي شاب أبو جهاد مشهورم خلقي شاري كفريم صالي 1970 لا شاري كفري خوشويس لدايق بوما صالي 1991 بجداي رابرين مكردو وازم لخيوندني كوليجي پەروەردە لە مووسڵ قسمی کیمیا هێناوە تا ئێستا نەمتوانی تەواوی کەم لەبەرەوەی کەوا بەشداری ڕاپەڕیمان کرد الحەمدولله و چەندین مەسئولیاتی سەربازی و شەرعی و سیاسی مەرگدۆ لەناو ڕابوونی ئیسلامی و یەکەم جاریشکەوە بەشداریم کردە لە کۆنگرەی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1992 بووە کە بچووکترین ئەندامی کۆنگرە بوومە لە بێتواتە. کۆمەڵێک داستان و کۆمەڵی شتمان هەیە کە خەڵک خۆی ئاگای لێتی بۆ مەسەلەی هەڵبژاردن و مەسەلەی انتخاباتۆمانە بەڕاستی پێویستە خەڵک ئەوەی کە قیادەیە ئەوەی کەوا خۆی بە مەسوول ئەزانێ دایمەن هەوڵدا تەشجیعی خەڵکە و هانی بدا و چونکە ئێمە سەرچاوەی ئیشەکانی ئێمە سەرچاوێکی شەرعیە لە قورئان و سوننەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام إذا قام القيامة وفي يد أحدكم فسيلة فليغرسها. ففرمي قيامت هلصا بدستي يكتان دار خرماية كبو بينا قيامتها إما لا خومانا زلزالك بسيط ما بيني لكردستانا خلق منادي خوي لما على زيارة بلا ما قلتوا قيامت بيه بو بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام أقل دار خرماية بدستو أبو بينا أما أملا وهاتا هواية بيويستا قياداتي إسلامي بتايبت چونك أويك هواو أمل هيا لا قياداتی ئیسلامیە پێویستە هیوا و ئەمەل بدرێتە خەڵکی خۆمان بڕۆن دەنگ بدەن و گۆڕانکاریش هەر ئەبێ ئەم جارە نەبێ جارێکی تیش ئەبێ. زۆر باشە چۆنەتانەوێ ینی ئامانجتان چییە لە بەشداریکردن لە هەڵبژاردندا؟ ئامانجمانتەبانەوە کارنامەیەکمان هەیە ئێمە کارنامەیەک دانراوە لەلایەن کۆمەڵی خەبیری کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی ئەنجومەنی سیاسیش پەسەندی کردووە کە خۆی لە 7 خاڵە ئەبینێتەوە و 69 حوت بەشە و 69 خاڵە کۆمەڵە شتی زۆر چاکی تایە و ئێمە ئینشاءڵڵا بە پشتیوانی خی پەروەردگار ئەگەر متمانەی و خەڵکەمان بەدەستێنا ئێمە هەوڵ دەدەین لە ماوەی ئەو 4 ساڵەیە بتوانین ئەو کارنامەی کۆمەڵی ئیسلامی جێبەجێ بکەین. بەڵام خۆی کێشە لەورەیە بەڕاستی کێشەمان لەوە نییە کەوا پەرلەمان یاسا دەرکە چونکە کۆمەڵە یاسایکی زۆر دەرچووە لە پەرلەمانە هەتا ئێستا 275 یاسا دەرچووە لە 92 تا 2010 بەڵام لەم 275 یاسایە چەندێکی جێبەجێ کراوە. یعنی با منەوە بکەمە پرسیار ئێوە دەچنەوە بۆی کە یاسایەکی باش دەربکەن بەڵام لە هەمان کاتەوە خۆت ئاماژت پێکرد یاسای باش هەیە بەڵام جێبەجێ ناکرێ. سبەینی ئێوە پلان و بەرنامەیە لە کارنامەتانە کە هاتووە چۆن دەتانەوێ ئەم یاسایانە جێبەجێ بکەن؟ ئەو یاسایانە تەمان یاسای چاکن یاسای باشن و ئیلا کۆمەڵێکی یاسای نەبێکەوە دژی بەڕاستی بنەماکانی ئیسلامە کە ئێمە پشتیوانی خی پەروەردگار کە متمانەمان وەرگرت یەکەم کاری من وەکو شخصی خۆم بەڕاستی هەڵوەشاندنەوەی ئەو یاسایانەیەکەوە دژی بنەماکانی شەرعی ئیسلامە و ئاخر یاساشکەوە دەرچووە دژی بنەماکانی شەرعی ئیسلامە یاسای وەرگرتنی مایەیە کە ئەڵێم پێی وەرگرتنی مایە ناوەکەیان گۆڕی خۆی ڕیبایە لە 2010 دەرچووە بەڵام بە زۆرینەی دەنگ تیان پەڕاند و نەیانتوانیوانی کە ئەوانەی کۆمەڵ خۆمان ئەو 6 کەسە هەوڵێکی زۆریاندا و هەندێکیان قسەی چاکشیان کرد بەڵام نەیانتوانی بەڕاستی بربەست بن بەڵام توانی حەقەکە بڵێن لەورە کامەشتێکە دژی ئاینی ئیسلامە بە 6 دەنگیشۆ ناتوانێتەوە بەرامبەر کۆمەڵێک خەڵبۆستێک کە بیوێتە یاسا دەرچێنێ. لەبەرەوە پێویستە کە ئێمە ئینشاءڵڵا لەم
خولە ئەگەر بووینە ئەندام پەرلەمان یەکەم ئیشمان وەکو خۆم وەکو بەندە باسیەکەم هەڵۆشاندنەوەی ئەو یاسایانەیە پاشان هەوڵە دەم ئەو یاسا چاکانەی کە دەرچووە بۆ خەڵک یاسای چاک دەرچووە بۆ خەڵک ئەگەر بمانێ وەکو ئینصاف وەکو پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام قل الحق ولو على نفسك وخوي تعالى فرمي وقول أفرمي ولا يلزمنكم شنآن قوم ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى وإذا قلتم فاعدلوا براسي ياسای چاک دەرچووە لە پەرلەمانە من دەستخۆشی لەو ئەندام پەرلەمانە ناکەم بەڵام کێشەکەمان لەوەیە جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوەش تەبەن سەبەبی ڕئیسی ئەو جووتە حیزبەیەکەوە چەندین ساڵە خێر و بێری ئەم وڵاتە لای ئەوانە توانا و دەسەڵاتی هێزی ئەم وڵاتە لای ئەوانە و هەر ئەوانش نایڵن ئەو یاسا چاکانە کە بۆ خەڵک دانراوە دەرچووە جێبەجێ بکرێن پێویست ئێمە ئەو شتە بکەین بۆ هاوڵاتیانی خۆمان هەوڵدێن ئەو یاسایانە جێبەجێ بکەین خۆشبەختانە ئەم جارەیان ینی ئەم خولە لە کۆتایی دانیشتنەکانیان توانیان پەسەندی پەیڕۆی ناخۆی پەرلەمان بکەن کە پەیڕۆیەکی زۆر چاکە ینی زۆر لەوەی پێشوو زۆر چاکترا چونکە تۆ توانی ئەو کاتە ئەگەر هەر یاسایەک دەرچوو سەر بە هەرچی وزارەتێکا بێ ئەو ویزارەت ئەگەر جێبەجێ نەکرد ئەتوانی پرسیایی لێ بکەی ئەتوانی پرساندن لە ڕابردووشدا هەر هەبوو پرساندن دوایەتیان دوای توانی مەسەرەن سەحبی تیقەی لێ بکەی ئەوەی وەڵحاصل کۆمەڵە شتی تیادانراوە لەو پەیڕۆی ناخۆیە شتێکی زۆر زۆر چاکە و ئەندام پەرلەمانەکان زیاتر دەستکراوە ئەبن بۆ استیجوابی وەزیر بۆی کە جوابمان بداتەوە ئەو یاسایەکەوە چەندین کاتیان پێ بدەتە سەر چەندین سەرودسامانی ئەم وڵاتە خەرج کراوە بۆ پەرلەمان و چەندین مشتومڕ کراوە لە بینی ئەندام پەرلەمانەکان کە بۆ یاسایە دەرەچێت ئەو یاسایە بۆ جێبەجێ ناکە ئەو وەزیرە ئەو شوۆنە ئەو دەستگایە ئێمە لەو خاڵەیە ئەتوانین ئینشاءڵڵا داکۆکی لە مافەڕەوەکانی خەڵک زۆر باشە جیاوازی ئێوە لەگەڵ خەڵکی ترا چی هەیە بە تایبەتی ئێوە کە بە لیستی 1994 کۆمەڵ ئیسلامی بەشداریتان لە هەڵبژاردنەکان دەکەن جیاوازیتان چی هەیە لەگەڵ لیستەکانی تر ئێمە جیاوازیمان نەبێت کۆمەڵ ئیسلامی نیمان هەڵبەتە جیاوازیەکمان هەیە بۆیە کۆمەڵ ئیسلامی ئەگەر قەزتەوە بێ جیاوازی کۆمەڵ ئیسلامی لەگەڵ حیزب عیلمانیەکانە جیاوازی ئەرز و ئاسمانە کارێکی تایبەتمەندانتان هەیە ئەوەی کە مەسەلەن ینی لیستەکەی ئێمە الحەمدولله تا ئێستا لەبەری خەڵکا بووە یعنی تا ئێستا ئەوانی کەوا بەشدار بوونە لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی ئێمە لە پەرلەمانە بچووکترین گەندەڵیان نییە ئەگەر بچووکترین گەندەڵیان هەبوایە ئێستا لە هەموو کەناڵەکان لە هەموو شوێنەکان باسەکران ئەمە گەورەترین بەڵگەیە بە دەستی ئێمە کە سوپاس بەخوای پەروەردگار خەڵکانێکمان نادۆ بە پەرلەمان دەست ئەمین دەمپاک داوێنپاک و ئیشکەر لەبەرەوە ئێمە فەرق و جیاوازیمان هەیە بەڵە چۆن فەرق و جیاوازیمان تەنانەت لەگەڵ غەیری عیلمانیەکانیش فەرق و جیاوازیمان هەیە ینی زۆر شت هەیە کە توانین سەدێرە باسی گرین مەسەلەن بۆ مەسەلەی کۆمەڵە یاسا هەیە یعنی تەنها بەس کۆمەڵی ئیسلامی هەوڵی بۆ دا و باخی پێدا یاسای تیرۆر مەسەلەن یاسای 2006 تیرۆر کە یاسایە کە بەڕاستی ئەوەی کە من خوێندومەتەوە یاسایە کە 2 ساڵ جارێک درێژ ئەکرێت و باەخێکی زۆریان پێداوە مار ئەسەف خەڵکانێکەوە خۆی بە مسلمان نەزانێ نهاتن لەگەڵ ئێمەیە ببن لەگەڵ ئەو 6 ئەندام پەرلەمانی ئێ ببە بۆی ئەو یاسایە بەڕاستی جارێکتر درێژ نەکرێتەوە و بەڵگەشەیە حەزێک منش بۆ باسیگەم بۆ بینەران بۆ جەنابتیش ئەو 6 ئەندامانی خۆمان لە 2014 پرۆژە یاسایەکیان پێشکەش کردووە بەڵام 10 کەس واژۆی کردە لەسەر پرۆژە یاسا 6 کۆمەڵی ئیسلامی بووە 4 ئەندام من بەڕاستی نایانناسم ناوەکانیان ناوەکانیان بەڵام قەزدمەوەی کەسی تر نەهاتووە کە ئەو یاسای تیرۆرە هەڵوەشێنێتەوە یەکەم کاری ئەو برایانی خۆمان لە 2014 یەکەم کارێنەوە بێت کە ئەو یاسای هەڵوەشێنێتەوە ئینشاڵڵا ئێمە ئەگەر متمانەمان وەرگرت ئەو یاسایە بەڕاستی هەڵوەشێن ئەوە تەنها بەس بۆ ئیسلامیەکان نییە یعنی هەمووی زەری لێەکە بەڕاستی زۆر باشە کەم جیاوازیەتان هەیە چۆنەتانەوێ متمانەی دەنگدەر بەدەست بێنن بە تایبەتی لە ئێستا وەک خۆمان نەزانین کە بەشێکی زۆر لە دەنگدەران بۆی ساختەکاریەوە یان
بێهیوان و دوودڵن یان هێشتا بڕیاریان نەداوە کە بەشداری لە پرۆسی هەڵبژاردن و دەنگدان بکەن. مۆزوعی بێهیوایی و بێئەمەلی خەڵک ئەمە بەرنمەیەکی دەسەڵاتە، چونکە دەسەڵات ئەوەنە خەڵکی ینی دامەزراندا ئەوەنە ئەرز و سیارە و دەمانچە و شتی داوەتە خەڵک ڕووگیر بۆ بەرامبەر ئەو دوو دەسەڵاتە، چی بە هەڕەشە بێ چی بە تەماح بێ توانیانە ئیش بم بە بەرنامە، یعنی ئەمە بە بەرنامە بەڕاستی توانیانە لە ماوەی 27 ساڵ بە بەرنامە بێئەمەلی بێهیوایی بێتاقەتی خەڵک ئەمە بە بەرنامە کراوە، چونکە ئەوان دەنگی خۆیان مسوەگەرە، چی بە هەڕەشە بێ بە نامبڕینی خەڵک بێ، چی بەدانی دەستکەوت و ئیمتیازات و ئەرز و سیارە ئەوانە بێ، یعنی خەڵکیان هەندێک کڕیە مال ئەسف هەندێک خەڵکیان کڕیە و هەندێک خەڵکیشان ترساندووە ئەمە بە بەرنامە کراوە، هەروە بە ئاسایی نەکراوە ئیشان بۆی کردووە، بۆیە ئەوان دەنگی خۆیان مسۆگەرە، بەڵام دەنگی ئەوکانتر مسۆگەر نییە کە لە ئۆپۆزیۆن و لە معارەزن کە خەڵک نەڕوا دەنگی ئەمان کەمەکە، بۆیە پێویستە بەڕاستی خەڵک ئەو وشیار بێ خەڵک بەشداری هەڵبژاردن بکە، چونکە لە ڕووی شەرعی شۆیانی واتەوە پەیامی یەکەمتان بۆ خەڵک ئەوەیە کە بەشداری هەڵبژاردن. تەبعاً من پەیامەوە بەڕاستی وەکو شەرعیش و داواکەم لە زانایانی ئاینی خۆشەویست لەسەر منبەرەکانە لە کەناڵەکانە لەو شۆنانی کەوا دەنگی ئەوان نەگا بە خەڵک ئەوە ڕوونکەنەوە، چونکە هەڵبژاردن وەکو هەندێک لە عولەما فەرمن کە یەکی لەوانە شیخ عوثەیمینە فەرمێ واجبە ئەگە تۆ نەڕۆی خەڵکی چاک هەڵبژێری خۆ هەر انتخاباتەکە ئەکرێ هەر هەڵبژاردنەکە ئەکرێ هیچ مانیعێک نییە، خەڵکی خراپ بچێتە جێگەی تۆ، جا بۆ تۆ بێڵی خەڵکی خراپ بچێتە جێگەی تۆ، خەڵکی باش بنێرە لەبەرەوە پێویستە ئیسلامی کە حزبێکی باگراوند یا حزبێکی ئیسلامیە چۆن دروشمایینیەکان بەرز دەکاتەوە لەم کاتانەیە کە تەوجیهێک بێ بۆ هاوڵاتیان و وەکو ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بەشداری لە هەڵبژاردن بکەن. ینی پێویستە بەڕاستی وەکو خۆمان ئستی کۆمەڵی ئیسلامی ئەو شتانە باسکەین بۆ خەڵک بەرچاوڕوونکەین و هەروەها شتە شەرعیەکانیان بۆ باسکەین، خەڵکێک ئەڵێ مەسەلەن هەڵبژاردن جائز نییە و حرامە لەولاشۆ دەسەڵات بە وەلی ئەمری خۆی ئەزانێ ئەمە نازانم وەڵام بانێکە دوو هەوە باش ئەمە کابرا وەلی ئەمرە بۆ نمونە، بەڵام ئێوە پەیامتان بۆ هاوڵاتیان چی؟ پەیامان بۆ هاوڵاتیان ئەوەیە بەڕاستی کە لە بەڵگەی شەرعیان پیشان دەدەن بەشداری هەڵبژاردن بکەن. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەبێ بەڵگەی شەرعی قسە ناکەین، بەندەش وەکو خۆم کەوا لەو بوارە بەبێ بەڵگەی شەرعی قسە ناکەم، بەڵگەی شەرعی زۆرن کە ئێمە ئێستا لێرە ناتوانین هەموویان باسکەین، بەڵگەی شەرعی لە قورئان و لە سونەیە زۆرن، بەڵام ئێمە لەم مەوزوعی انتخاباتە کە شتێکی نەوازلە نازلەیە ئەوەی کە لە شەرع ئاگای لێ ئەزانێ نەوازل چیە، نەوازلە شتێک کە شتێکی تازەیە نە لە قورئان نە لە سونەت نە لە ئیجماعێکی پێشی ئێستا کراوە، بۆ نمونە خەڵقی قورئانمان هەیە ئەمە لە زمانی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل کە شتێکی نازلە بوو فەرموو قورئان مەخلوقە، ئەمە بەس بۆی نازلەکەت بۆ شەرحەکەم بۆی خەڵک تێبگا، بەڵام ئیمامی ئەحمەد فەرمووی هەر کەسێ بڵێ قورئان مەخلوقە کافرە، بەڵام کەسی تەکفیر نەکرد چونکە شتێکی نازلە بوو خلافی عولەما کەوتە لە نێوانی عولەماکان خەوت ئیجتیهاداتیان کرد و ئیجماعیان نەکرد لەسەر ئەو قەزیە، بەڵام پاشەوەی کە ئیجماعیان کرد هەر کەسێک ئێستا بڵێ قورئان مەخلوقە کافرە. ئەمەی انتخابات و پەرلەماناتی خۆشمان شتێکی نازلەیە شتێکی ئیجتیهادیە، لە مەسایلی ئیجتیهادیە من بۆم هەیە بەڕێی عالمی بکەم، تۆ بۆت هەیە بەڕێی عالمی بکەی، نە من تەفسیق و تەبدیع و تەکفیری تۆکەم نە تۆش تەکفیر و تەفسیقی تەبدیعی بکەم. بەڵام زۆر جار بە تایبەتی میری کۆمەڵی ئیسلامی باز لەوە دەکا بۆ نمونە ئامانج لەم شتانە هەمیشە نێهێشتنی زوڵم و ستەمە لە هەر شوێنێک بە تایبەتی زوڵم و ستەمە بێوان قسەیان دەبێ و ناشکرێت لە بەرامبەر ئەمە زوڵم و ستەمەیە بێدەنگ بی و بەدەنگ هاتنیشت لە ڕێگەی هەڵبژاردن و پرۆسەی دیموکراسی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا و دەبێت بچیتە ناو جومگەکانی حکومڕانی و پەرلەمان بۆی کە ڕێگربی لە یاسایە کە ستەم بکا بە خەڵک تۆ ڕێگربی لە دەرچوونی و لە حکوومەتە بتوانانی خزمەتێکی باشتر بکەی کە بە ئەرکی ئاینی سەرشانی خۆیان دەزانێت. من ئەڵێم ئەگەر ئێمە نەتوانین شەرعیش تەطبیقین لە پەرلەمانەکە ناشکرێ، ینی با ئێمە سەریح بین لەگەڵ خەڵکا بەڕاستی، بەڵام ئەگەر بتوانین ئەو بەرپەرچ بین بەرامبەر ئەو یاسانەی کەوا دژی ئیسلام وەستەوە شتی کارێکی چاکە. پاشان ئەگەر ئێمە بتوانین ئەو زوڵم و زۆرداری کەم دەسەڵاتە کردوێتی لە ماوەی 27 ساڵی کە باسەکرێ بتوانین کەمی کەینەوە، ئەگەر لە 100 زوڵمەکەن بتوانین لە 199 زوڵمکەن، یەک زوڵم لە خەڵک کەم کەینەوە، واجبە لەسەر موسڵمانانی کوردستان بڕۆن دەنگ بدەن ئەو یەکە بەدەست بێنن،
وەکو شەرع باسیەکەم بۆت لەبەرەوە تۆ لە ماڵە دانشی گۆڕانکاری ناکەی چی گۆڕانکاریەکەی کە تۆ لە ماڵەدا بنشیت بە منی شەڵی گۆڕانکاری بۆ دروستکەم یەکاکە من ناتوانم گۆڕانکاری دروستکەم ئەگەر تۆ دەگەم پێ نەدی ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەیە لە کوردستانە ئەمەیە کە توانیانە بیکەن فەرمووی کێ لە توانای هەیە لەم 6 ئەندام پەرلەمانە باشتر بکە و چاکتر بکە فەرمووە بدە پێشەوە ئێمە ئەکەوینە شوێنی بەڵام تۆ لە ماڵا دانیشتوویت لە مزگەوتا قسەکەی لە ملاولا ڕخنەت هەیە لە دەسەڵات و خەڵکێک مع الأسف ئەی شەرعێنە بۆ خۆی باسی زوڵم و زۆرداری ئەم دەسەڵاتە ناکا ئەڵێ ئێمە پێویستە ئێمە سەبر و ئارامیمان هەبێ بەرامبەر ئەم دەسەڵاتە وإن ضرب ظهرك وأكل مالك فاصبر ئەو حەدیثانەمان بۆ هێنێتەوە کە ئەو حەدیثانە بۆ هەمانە نابێت ئەو بۆ وەلی ئەمری مسلمانانە ئەو بە خەلیفەی مسلمانانە خۆمانە خۆیان بە خەلیفە دانەناوە تا تۆ بتوانیت ئەو حەدیث و ئەو ئاەتانە بەسەرمانە تەطبیقی لەبەرەوە پێویستە بەڕاستی خەڵکو شیارکەینەوە ئێمە وەکو زانایانی ئاینی ئیسلامەمە پاشان وەکو حزبە ئیسلامیەکان پێویستە خەڵک ئاگادارکەینەوە هەروە حزب بەوانەی کەوە لەم دوو دەسەڵاتە نین بەڕاستی ئێمە گلەیمان لەم دوو دەسەڵاتە هەیە کاڵێن زوڵم و زۆرداریان کردە جا پاشان تۆ وەکو مسلمانێک یعنی نابێ هەڵوەستە دەبێ بەرامبەر زاڵم ئەی بۆ پێغەمبەری خوا نافەرمووی عەلەیهی سڵات وسەلام ئەگەر خەڵک ترسا بە زاڵم بڵێ زاڵم ئەو خوای تەعالا وازیان لێنێ مام سعید پیر لە وتاری پێری ئاباز لەوە دەکات لە کەرنەڤاڵەکەی سلێمانی کاوان ڕقی شخصیان بەرابەر هیچ کەس و لایەنێک نییە بەڵکو ئەو دژایەتی کە دەیکەن دژایەتی کاری خراپی هەر کەسێکە کە بیکات ئێمە وەکو شەرەکە ئێمە حاڵی بووینە لە شەرع ئەوە حاڵی بووینە لە شەرع ئێمە حەق ئەمە حەزەکەم بیزانی حەق لە شەیطانش بێ وەرێگرین بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە لە حەدیثی ئەبوو هورەیرە مەشهورە کە هات ویستیان دێشت بزێ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام صەدەقەکە وەهوە کەذوب شتە چاکەی وەرگرت ئەبوو هورەیرە و پێغەمبەری خوا منعی نەکرد ئێمە ئەوەی حەق بێ وەکو خوای تەعالاش لە قورئانە فەرمێ باسی بەڵقیسەکە بۆمانە فەرمێ إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة تاير قصي بلقيسة بلام خوي تعالى تصديقي قصي بلقيسي كذا بلقيس كافر بو فرمي وكذلك يفعلون يما وكم مسلمان كوات يجيشتونا أجر حق لا هركس يبي لا هركس يبي شرطني لا مسلمان عمي ولا إسلامي كامل لا هركس يبي بيويستا واجب للسلام وريقدين وكم بيغمري خواش قولي كفرمي يعني أثريك فرمي الحكمة ضالة المؤمن أينما وجدها فهو أحق بها حكمات شاكي باشي حق قومي وتونبوني مسلمانا لهركو دوزيو أو أحق طلب زۆر باشە گواتە ئەگەر حەق لای یەکێتی و پارتیش بگەر کارێکی باشیش بکەنەوە کارەکان حەزەکەم هو بيزاني ئێمە ئینسافمان هەیە وإذا قلتم فاعدلوا ولا يجرمنكم شنآن قوم ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى يقرأ ما بلين يكتيو بارتي هيك نكد لما ينبستحوا صالامة بإنصافية براستي من بوخوم شخصي شو خوي تعالى فرمي ولا تبخسوا الناس أشياءهم أفرمي إشي خلق بكم مزانا أفرمي الناس ولا تبخسوا الناس أشياءهم لبروا إما زور باشا بإنصافية تكميلكم إما بإنصافية بلين لما ينبستحوا صالية هيك نكده بەڵام لەم ماوەی 27 ساڵەیە ئەتوانیا زۆر شتی گەورە بکەن وڵاتی ئێمە بگاتە وڵاتی قەتەر و ئیمارات خەڵکی ئێستا لە وڵاتی قەتەر و ئیمارات سۆشیالی هەیە پارەی هەیە پارەی خەوتوو هەیە 6 مانگ لە قەتەر و 6 مانگ لە ئەوروپایە ئەیانتوانی ئەم دەسەڵاتە بەو داهاتی کە هەوا لەجێ دەستیانە گوزەرانی خەڵک زۆر خۆشکردن یعنی خەڵک وا وەزعی چاک بێ کە ئەم وەزعی ناخۆشی کە ئێستا هەیەتی نەیبینێ کاک چالاک زۆر باشە ئەگەر حەق لای هەر کارێکی باشیان کردبێەوە دانی پیادەن بەڵام لە هەمان کاتاگەر هەر کەس و لایەن و دەسەڵاتێک ستەم بکایەوە بەرەنگاری دەبنەوە چۆن بەرەنگاری دەبنەوە لە ڕابردوودا ئێوە کە بەرەنگاری بوونەوە چە باجێکتان داوە ئێمە وەکو باسم کرد حەق لای هەر کەسێ بێ وەرێگرین ناحەق لای هەر کەسێ بێ ڕەدەکەین ئەگەر لە ئیسلامیەکان شابێ ئەگەر ئێمە لە ناو خۆشمان لە ناو کۆمەڵی ئیسلامی من وەکو شخصی شتی ناحەقش ناو کۆمەڵی ئیسلامی بێ ڕەدێکەمەوە ئەوە منهەج و بەرنامەجی منە بەڵام ئێمە ئەوەی کە خەڵک الحەمدولله بێ خەڵک ئینسافی هەبێ بەڕاستی و ناشبێت تۆ بڵێ هەموو حزبەکان وەک یەکوان نین هەرچی دەسەڵات و توانا و پارە و سەرد و سامانی ئەم وڵاتەیە لام دوو حزبەیە خاڵێکم باس کردم بۆیە یاسا جێبەجێ ناکرێت سەبەب یاسا کە جێبەجێ ناکرێ ئەم دوو حزبە خۆیان گرت لە ماوەی ئەم 27 ساڵە
خۆیان گرت کە هاتن ئێمە لە نەوەتوێک بەشداری ڕاپەڕیمان کرد زانین ئەمانزانی چۆن هات ناو شارەکان چی ئیمکانێتێکیان هەبوو لە ماوەیان 27 ساڵەیە یعنی معقولە تۆ ئێستا خاوەنی 10 ملیار بیت 48 ملیار بیت ئەمەوە کەسابەتیش بێت دەست ناکەوێت یعنی داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیان قۆڕخ کرد ئەم دوو خۆیان پێگەیان کۆمپانیای زەبەلاح پارەی زۆر لە وڵاتەکان ئێستا بە ئێمەڵێن با چاکسازی بکەین یعنی سەیرم لێت یەکێک تەنها بەس مەساحەی خانوێگەی 400 دۆنەمە لە هەولێر کەوا هەمومان نەزانین چۆنە بێتە سەر شاشە بڵێ کوردستانێکی بەهێز بەڵێ من ئەڵێم کوردستانێکی بەهێز نا حزبێکی بەهێز دەسەڵاتێکی بەهێز بنەماڵەیەکی بەهێز یان خەڵکێ بێتە سەر شاشە بڵێ کار هەلی کار ئەرەخسێنی بۆ گەنجەکانمان ئەی 27 ساڵە لە کوێ بیت کە تۆ هەلی کارت نەرەخسان بۆ گەنجەکانمان ئێستا ئەتێ 27 ساڵتیشمان خەڵەتێنی لەبەرەوە خەڵک بەڕاستیە بێ یعنی ئینسافی هەبێ بزانێکەوە بە تایبەتی حزب ئیسلامیەکان لە حزب ئیسلامی کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی هەڵوێستی وەکو لە دەکەشماناتە دروشمان کۆڵ نادەین و بەردەم بەڕاستی ئێمە کۆڵ نادەین بەردەم زۆر باشە چۆن ئەتانەوێ بەردەوامن لە ڕابردوودا چیتان کردووە کە ئێستا تانەوێ بەردەوام ئێمە ڕابردوومان بەڕاستی شایەتی داهاتوومانە ڕابردووشی چاکمان کردە ئەگەر ئێمە بتوانین بە یەک ئەندام پەرلەمان لە عێراقا کە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشیدێک کە من دەستخۆشیشم لێ شۆ دەستخۆشی لە یەکەم کە بتوانێت بەرامبەر دەوڵەتانی زلهێز بوەستێ و دەوڵەتانی ئەقلیمی بوەستێ و ئەو حزبانە بوەستێ کە 100,000 بەس چەکداریان هەیە کە بتوانێت بەرامبەر ئەو دەسەڵاتە بوەستێ و بڵێ کۆڵ نادەین با خەڵ بزانێ ئێمە تەنها بەس ئەحمەد حاجی ڕەشیدێکمان نییە لەناو کۆمەڵی ئیسلامی هەزاران ئەحمەد حاجی ڕەشیدمان هەیە کە بتوانێت ئەو دروشمە بەرز کاتۆ کە بڵێ کۆڵ نادەین و بەردەوامین ئێمە بەڕاستی کۆڵ نادەین ئەوەی کە بە شەرعی بزانین و ئەوەی بە حەقی بزانین ئەیکەین و وەلا نەخاف فی الله لەومەتە لائیم زۆر باشە سبێن ئەگەر ببیتە پەرلەمانتار ڕەنگە بەشێکی زۆر لە دەنگەکانت دەنگی کە سوکاری ئەنفال کراو بێت بەڵێ بە تایبەتی خۆت دانیشتووی کفریت لەناو جەرگەی ئەنفالەکانەوە هاتوویت پەیام یا بەڵێنت چی هەیە بۆ کە سوکاری ئەنفال کە 27 ساڵە بەڵێنیان پێدەدرێ بەڵام مەسەش دۆخیان دەبینین وەزعیان دەبین لادەکانی گەرمیان دەبینین چه بەڵێنێکیان پێ دەدەی کە تۆ عادەتەن پەرلەمان کاری یاسا دەرکردنە کە بتوانانی یاسایەک دەربکەی کە لۆبیان بۆ بکەی لەناو پەرلەمانە خزمەتیشان بکەیت چه بەڵێنیشان پێ دەدەی وڵام من ناتوان بەڵێنیان پێ بدەم چونکە نازانم ئایا کۆمەڵی ئیسلامی ئایا ئەو عەدەدە هێنێ لە پەرلەمانە تا بتوانێت ئەو یاسایانە جێبەجێ بکە بەڵام ئەگەر بەس خۆش دەبێت لۆبیان بۆ پێتەڵم یانی پێ وەکو باسم کرد یاسای چاک دەرچووە بۆ مەسەلەی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان و جونوساید یاسای زۆر چاکە تەنانەت ئەوەی تایەکەوە هەر کەسێک وارسی شەهید بێ چی کچ چی کوڕ پارە ینی لی ناسێنێت لە کۆلەجی ئەهلیەکان کە دەوام بکە لە خەستەخانەکان مستەشفەکان پارەی لێ وەرناگیرێ کۆمەڵی ئیمتیازاتی زۆری تایە کە من ناتوانم لێرەسە باسی کەم بەڵێنان پێ ئەدەم من ئەگەر دەرچم ئەو یاسایانی کە دەرچووە بۆ ماف و ئیمتیازاتی خانەوادە سەربەرزەکان شەهیدەکان و ئەنفالکراوەکانی گەرمیان بەڵێنان پێدەم هەوڵدەم جێبەجێیکەم و هەر کەسێکیش هەر وزارەتێک لەوانەیە وزارەتی معنی هەبێ هەر وزارەتێک ئەوە جێبەجێ نەکاو یاسایانە ئەتوانێت ئێمە پرسیاری لێ بکەین و هەروەها ئیستیجوابی بکەین هەروەها متمانەشی لێوەربگرین ئەو بەڵێنیان پێدەم بەڵام ناتوان بەڵێنەوەیان پێ بدەم خاویتان بۆ بکەم معاشتان بۆ زیاکەم ئەمەتانەکەم ئەمەتان بۆ بکەم چونکە موسڵمان ئیذا وعد لم يخلف ئەگەر وعدێ بدا نابێ مخالفەی بکەم بەڵام ئەوەی کە لە توانامانە هەبێ ئەیکەین بۆیان ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆیتەوە زۆر باشە گرنگترین خاڵی کارنامەی کۆمەڵی ئیسلامی بەلای تۆ چی هەیە کامانن ئەوەی کە بەلای منەوە ئاینێک هەیە ئەڵێ چی کەوا ئێمە نەیەڵین بەڕاستی یاسایەک چونکە ئێمە بڵێ هەوڵە دین دنیامان خۆش بێ ئەمە بە سەراحەت باسیەکەم ینی هەوڵە دین دنیامان خۆش بێ بەڵام کە دنیامان خۆش بوو قیامەتمان لە دەستدا چی سفادێکی هەیە ئەگەر دنیای خەڵک خۆشکەین و قیامەتی خۆمان بڕوخێنین چی سفادێکی هەیە یعنی تەنها خەمی دنیای خەڵک ناخۆ وەک شخص ناچۆن باسم کو بۆتانی کە تۆ ئێمە دینی ئێمە بەس دیندارەتی نییە
دینی ئێمە دەوڵەتدارێتیشە ئەوە مەفهومێکی غەڵەتە خەڵک واتە سۆرەگای ئەمە بەس ئەبێ لە بینی ئێمە و خوای تەعالایە عەبدایەتیە بێ و بەڵام بینی خۆمان و خەڵک بدێنە دەست خەڵکێکی تر ئیش و کارمان بۆ بکەن نەخێر ئێمە وەکو موسڵمان دینی ئێمە دینی مزگەوت و پەرلەمانە دینێکە بایەق بە مزگەوتەدا و بایەق بە پەرلەمانشەدا بایەق بە بازارشەدا بایەق بە بازرگانیشەدا بایەق بە کۆمەڵایەتیشەدا ینی دینی ئێمە دینێکی شاملە ئەلیەومە ئەکمەلتو لەکم دینەکم دینی ئێمە کاملە پێویستمان بە خەڵکێکی تر نێبێت شتێکی تازەمان بۆ بێنێ بەڵام قەزدمەوەیە کە ئێمە گە نەتوانین ژیانی خەڵکیش خۆشکەین چونکە ئێمە لە دەسەڵاتانین ئێستا چیت بۆ باسکەم بڵێم وەڵا ئەوتان بۆکەم ئێمە نازانین ئەگە خەڵکە خۆی قەناعەتی لێ بڕا بۆ دەنگدان کە ئەوە بەڕاستی تەنها بەس لە ئێمە تەئسیرەکە بە تایبەتی لە کۆمەڵی ئیسلامی واجبە ینی حەق وایە خەڵک ئەو شتێکەوە کۆمەڵی ئیسلامی بە 6 ئەندام پەرلەمان لە کوردستان ئەو زەختەی کە لەسەری کۆمەڵی ئیسلامی بووە ئەگەر لەسەر هەر حیزبێکتر بووە ئێستا هەڵەوەشاوە ئەو زەختەی کە لەسەر 2 ئەندام پەرلەمانمان هەیە لە عێراق ئەگەر لەسەر ئەو فشارانە کە لەبەر هەڵوێستەکانمانە کاکە ئەو هەڵوێستە بیۆرانی کە هەمانە کە خەڵکێک ئێمە وا تەصنیفەکە و وا باسەکە ئایدی فڵانە و ئایدی فیسانە وانە ئێمە تا ئەم دەقە قیادەی ئێمە خوازای باتەوە ساڵی باپیر و مەکتەبی سیاسی و باقی برانی تر بەڕاستی من دەستخۆشییان لێکم و داواشیان لێکم سوورتر بن لەسەر هەڵوێستانە چونکە گەر ئێمە سوور نەبینە سەر هەڵوێستانی خۆمان تێبێت کێ سوور بێ زۆر جار لە ئەو مقابلانی کە لە کاندیدی لایەنەکانی تریش دەکرێت باز لە پرسە نیشتیمانیەکان دەکرێت خۆیان بە کامل بە خاوەنی نیشتیمان دەزانن ئێوە چی چۆن باز لە پرسە نیشتیمانیەکان دەکەن ئەوەی کوردایەتی بە ئێمە فڕۆشیە ئێمە لەوان کورتترین بە بەڵگە شوێڵن بە بەڵگە شوێڵن شەڕی ناوخۆ 35,000 کەس لەبینی ئەو دوو حزبە کوژرە تەنها حزب کە ئەو کاتە بزودۆی ئیسلامی بوو کە تەکلیفیان لێ کرد یەکێتی و پارتێمە و مێژووە کەسی ناتوانێت مێژوو بسڕێتەوە تەکلیفیان لێ کرد دژی پەکەکە بۆستن مامۆستا مەلا عەلی بە ڕەحمەت بێ لەگەڵ قیادەی بزودۆی ئیسلامی ئەو کاتەکەوە مێژووەکە پێویستە باز بکرێ نەیکرد ئەگەر ئێمە خەمی ینی کوردی خۆمان نەخۆین ئەبا بەجدای شەڕەمان زۆر جاردا بۆ نمونە پرسی ڕێکخراندۆم دەڵێنەوە لەگەڵ یان نەبوون یا دوایی پەشیمان بوونەوە یان زۆر جار لە پرسە لەو پرسانی کە تازەیش دێنە ئاراوە ئێستاش ئەوەی کەوا باسی واکە کە ئەوان لە ئێمە کورتتر بن فەرمو بزان چی بەسەر دیموکراتات لەم فترەیە ئەو ساروخانەکەدا لە دیموکرات کورد نین کێ بەنە هانایانەوە کێ دیفاعی لێیان کرد پاشان ئەو قواتی کە هاتۆتە ناو کوردستان و لەلایەن تورکیاوە کێ هاوردیانی هەر پارتی نییە خۆ ئێمە دەسەڵاتمان نییە کاکە لەبەرەوە مەسەی کوردایەتی بە ئێمە نەفرۆشنەوە چاکە چونکە زەوی لێکن بەڵام زۆر جار دەوترێت لە شەڕی داعشیشا بۆ نمونەوە بەشدار نەبنەوەیان شەهیدیان هەیە شەڕی داعش تەمان داعش حەزەکەم یەک تەصنیفێکی کۆم بوت شەڕی داعش کە من بیدایەت دروست بوو ئەو برانی خۆمان لە کەفری کویانم کردوتم شەڕی داعش سێ وڵات استفادەی لێکە ئەمە باسێکم بۆ مێژوش سێ وڵاتێک دینی پێناشینەکە وڵاتێک وەک تیجارەتێ بەکارهێنێ وڵاتێک ئەرز داگیرەکە خەڵکیش خۆی ئەزانێ داعشیش با یەکشت بێژم ئێمە لەگەڵ بۆچوون و ئاڕای داعش نیمان بە عالەنیە ئیڵێنانی شتێک ئەوە نیە کە بیشارینەوە چونکە ئێمە منهەجێکی وەسەتێتەمان وەرگردە دینی ئیسلام منهەجێکی وەسەتە کۆمەڵیش بەڕاستی دینێکی وەسەتێتی وەرگردە وەسەتێت لەوە هاتووە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەنا نەبی الرەحمە وأنا نبي الملحمة پێویستە ئێمە ڕەحمەتمان هەبێ و مەلحەمەشمان هەبێ وەکو مسلمان نابێ ئەوەنە ڕەحمەکە بەکاربێنین خەڵک بە زەلیل مامزانێ و ناشبێت زەحمەتەکەونە بەکاربێنین خەڵک بە تووڕۆ مانزانێ ئێمە ڕەحمەتین لە شوێنێکەوە پێویست بە ڕەحمەت بکە زۆر باشە و هەروەها مەلحەمەشین کە لە شوێنێ پێویست بکە کە مەلحەمە زۆر باشە کاک چالاک من دەرفەتی زۆرم نەماوە دوایین دەرفەت بۆ خۆت بەجێ دێڵم چی بە تایبەتی خەڵکی گەرمیان و ئەنفال کرا دەڵێ لێرەوە پەیامت بۆ خەڵک بەگشتی چیە کە تۆکو کاندیدێکی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی سبێنە لە پێناو خەڵک کۆڵ نادەیت و بەردەوامیت ئێمە بەڵێنان پێ دەین کۆڵ نادەین و بەردەوامین و ئینشاڵڵا یەکێ لەو کارنامەی ئیشانەی کە من بیکەم
ئەگەر خی تەعالا ئاسانی کە چونکە بەڕاستی یەک شتشی حەزەکەم بیزانم ئەم شتە من کە من خۆم کاندید کردا خۆم کاندید نەکردا وە حەزەکەم جەناب بیزانێ و بینەرانی بیزانن چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئینا لا نوطی هذا الأمر لمن طلب وحرص عليها بەڵام خواز دایماتەوە برایانی گەرمیان هەرمان ئیجماعیان کرد لەسەر منیش بە واجبێکی شەرعی مزانی لەبەرەوە ئینشاءالله هەوڵێکی جددی ئەدەم بۆ هەموو کوردستان چونکە من ئەبمە کاندیدی ئەمە ئەندام پەرلەمانی هەموو کوردستان بەڵام لەناو هەموو کوردستان بەڕاستی گەرمیانی ئێمە زۆر فەرامۆش کراوە وایەکێ لەو خاڵانەی کە من ئیشی لەسەرەکەم ئینشاءالله کردنەوەی نووسینگەیەکی پەرلەمانە لە گەرمیان کە لە مادەی 116 پەیڕەوی ناخۆی کوردستان هاتووە پەرلەمانی کوردستان هاتووە کە ئەتوانرێت لە هەر کوێ پێویست کرا نووسینگەیەکی پەرلەمان بکرێتەوە ئەو وعدەیان پێدەم ئینشاءالله ئەگە دەرچوو یعنی ئەمە تەنها وعدێکتە بۆ گەرمیانەکان بۆ خەڵکی ترچی هەیە بۆ خەڵکی تر بەڕاستی لە ئێستایا کە خەڵک بۆن منێ دوو دڵێ هێشتا لە بەشداری نا من ئەڵێم خەڵکی نە دوو دڵ مەبن گۆڕانکاری هەر ئەکرێ و هەنگاوی دووریش مەودای دوور بە هەنگاوی دەست پێکە خەڵکینە مەسنە ژێری کاریگەری ئەم دوو دەسەڵاتە تا ئاخر ڕۆژی هەڵبژاردنیان هەڵبژاردن ناکرێت بەڵام لەو لاشەوە سێ شارعەکانیان کە سێ کوردستان کە ئەم حەمکە ڕسم و فلێکسۆمانەمە بە ڕۆژ و دوو ڕۆژ دروست کراوە یعنی خەڵکیان وا بێئومێد کردەیە تەنانەت بۆ هەڵبژاردنیان هەر ناکرێ تەزیل دەکرێت بەڵام خۆشیان لە شێرەوە کامل استعدادیان وەرگردووە چی پارتی چی یەکێتی لەبەرەوە بەڕاستی من داواکارم لە خەڵک بڕۆم بۆ دەنگدان و بیئەمەل نەبن لە دەنگدان و گۆڕانکاریش ئەکرێت ئەم جارەیان ناجارێکی تر ئێمە بەردەوامە پێتەڵێم ئێمە کۆڵ نادەین و بەردەوامیشین ئینشاءالله زۆر سپاس بۆ کاک چالاک سعید کاندیدی ژمارە 26 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ سپاساتان باشە سپاس بۆی بینەرانی عزیزیش کە تام ساتە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و بەروایندەیەکی گەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ